لە درێژەی کاردانەوەکانی بڕیاری لە سێدارەدانی عەجاز ئەحمەد تکریتی گەورە تاوانباری ڕژێمی پێشوو بەرپرسی ئاسایشی زیندانی نوگرە سەلمان تاقانە و کەسوکاری ئەنفالکراوان وێڕای دڵخۆشییان داواکارن سزاکە بە زووی جێبەجێ نەکرێت تا لە ڕێ عەجازەوە جاش و مستەشار و تاوانبارانی دیکەی پەیوەست بە کەیسی ڕاگواستن و کۆمەڵکوژی گەلی کورد دەدۆزرێنەوە و دادگایی دەکرێن. ئێمە پێمان خۆشە خوارە و حەجازە نەبووە حەجاز سەر بە تەنیاش نەبووە پێم خۆشە ئەوانەی کەوا لەگەڵ یابوونە خۆی ئاشکرایکە وەکو حەجاج زامێک لە زامەکانی ئێمە ساڕێژ بوو بەڕاستی پێمان خۆشە ئەو هاوایی ئەوانەی کە لەگەڵ یابوونە ئاشکرایکە ئەجا دوایی لە سێدارەی بدەن زۆر زۆرمان پێخۆشە من وەکو تاقانەکان زەرمەندین زیاتر دڵمان خۆشە زیاتر پێمان خۆشە ئەوانەی کە لەگەڵ شیابوونە ئەوانەش ئەوها ئیدام بکرێن. دادگایکردنی کەیسی حەجاز کەیسێکی یەکجار دڵخۆشکرد بۆ کەسکاری ئەنفالکراوان بەڵام ئەوەی جێگای پرسیارە کەیسێکە پەلەپەلی پێوە دیارە هەستەکرێ ئەیانەیە ئەو کەسانی کە لە پشت حەجاجە ئەو جاش و مستەشارانەی کە لە پشت حەجاج و خەڵکی کوردیان تەسلیمی حەجاج و دارودەستەکەی کرد ئەو کەیسانە بزر کردە لە کوردستانە 283 کەس داواکراون لەسەر کەیسی ئەنفال بەداخەوە هەتا ئێستا تاکە یەک کەسێک دادگایی نەکراوە لەسەر کەیسی ئەنفال بۆی ئێمە کەسکاری ئەنفال پێمان باشە کەیسەکەی حەجاج جارێ بمێنێتەوە لەبەر ئەوەی کە کەیسی مستەشار و کۆنەجاشکاریشی پێوە ئاشکرا بکرێت. چالاکێکی بواری ئەنفالیش تێبینی هەیە لەسەر دادگاییکردنەکە و دەژڵێت پێویستە سزادانی عەجاج بکرێتە سەرەتایەک بۆ دادگایی سەرجەم داواکراوانی کەیسی ئەنفال. بەندەوەکو چالاکوانێک و خەمخۆرێک لە پرسی ئەنفال جارێمە من و خۆم چەند تێبینێکم لەسەر بەڕێوەچوونی دادگایەکە هەیە بەداخەوە ئەم دادگایونی پرسام لەو برادرانە کرد کە بەشداری پرۆسەکەیان کردو لە بەخا گەڕانەوە بە ڤیدۆ تۆمار نەکراوە لە کاتێکە ئەبوو وەکو هەموو تاوانبارانی دیکەی سەدام و هاوشێوەکانی کە لە ساڵی 2006 و حوتە دادگایکران ئەبوو دیمەنی دانیشتنی دادگا هەمووی تۆمار بکرایەوە پەخش بکرای بۆ سەرجەمگەرانی عێراق و بۆ هەموو دنیا چونکە ئەوەی عەجاج کردوێتی تاوانێکی تەنها نیە ئەمە جونحێکی وەکوڵە شخصی نیە بەڵکو بریتیە لە ئەنجامدانی تاوانی جینۆساید لە ناوبردننی میلەتی کورد بارحاڵ ئەوە تازە ڕۆیشت ئەوەی ئێستا بەلای ئێمەوە گرنگە ئەو دۆسیەی لە بەردەم دادگایە کە هەمووی دانپێدانانی عەجاج خۆی و هەروەها ئەو ئیفادەی سکاڵاکارەکان ئەوانی کە سوکاری ئەنفال کە شکاتیان لێ کردووە هەموو ئەوانە ڕادستی کە سوکاری ئەنفال بکرێتەوە بۆ مۆنومێنتی ئەنفال لە چەمچەماڵ بۆ هەڵەبجە بۆ شوێنەکانی دیکە وێنەی ئەمە لە بەردەسا هەبێ بۆی بزانی چۆن دادگایەکە بەڕێوەچووە ئێمە هیوادارین هەموو ئەو 420 کەسەی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکردوون لە بەرپرسانی حکوومەتی بەعەز و لە جاش مستەشار کوردەکان ئەوانن کە تا ئێستا لە ژیان ئەماون ئەم پرۆسی دادگایکردنی عەجاز ببێتە سەرەتایەک بێتە هەڵدانووی دۆسەی هەمویان و هەمویان ڕاپێچی بەردەم دادگای تاوانەکانی عێراق بکرێن. دوای دەستگیرکردنی لە سیوەکی تەموزی ساڵی 2025 و دەستپێکردنی دادگایەکەی لە حوتی ئەم مانگەدا دوای دوو دانیشتنی دادگایی باڵای تاوانەکانی عێراق لە شاری بەغداد ڕۆژی چواردەی ئەم مانگە بڕیاری لە سێدارەدان بۆ عەجاز تکریتی ناسرا بە جەلادەکەی نوگرە سەلمان دەرچوو ئەمەش دڵخۆشی هاوڵاتیانی کوردستان و کە سوکاری قوربانیانی لێکەوتەوە. ڕێبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.